بە مەبەستی دروستکردنی هەلی کار و بژانەوەی داهاتی ناوچەکە سێهەمین ڤیستیڤاڵی بەهارە لە سلێمانی دەستی پێکردو ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. 200 کۆمپانیا بەشداریان لە ڤیستیڤاڵەکەدا کردووە کە لە ناویاندا کۆمپانیا نێوخۆیی و ئێرانی و باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان هەن. لە ڕووی داشکانەوە بەم ئەوەی کە پێشانگا جێبەجێ لە پێشانگایە زیاتر داشکاندن بۆ خۆی هەر سەرەتا بە ناوی خۆیەتی، یعنی چۆن بڵێم، یعنی ئەوەی کە ئەڵێ پێشانگا ینی سعرەکان لە ئاستی بازار کەمترە. سەبەنونە ئێوە بەرهەمەکانتان بەعام بەگشتی چەندێ لە خوار نرخی بازاڕ ئەفرۆشن؟ چون بۆ ناساندن پێویستی بە سعرێکی خوار بازاڕۆیە، بەڵام وەک ئاست بڵم چونێمە بەرهەمەکانمان زۆرە ناکرێت بەڵام لە چه ئاستێکایە ڕقەمێک بڵین، بەڵام لە ڕووی سعرەوە بەڵێ خوارتر لە بەڵێ ئێمە هەموو ساڵێکی بەشدارە بن، ئەمە سێمین فستیڤاڵی بەهار بەڵێ هەموو سێ ساڵە بەشدارە بن. بەڵێ ئەمە هەوڵاتی تانە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزی کاربینە بۆ پاشوان کاربینە بۆ نەی دەم نایە لە تاقەیە بۆ شکاندنی ڕۆژوژی زۆر مبارەکە، چونکی ئەوە خەخۆڕەکی خاردنی سەرەکی پێخەمەر یاخوب بوو. ئەمە دوای کە ڕۆژ شکاندن کە ئەمە کاربینی خاردنەکە هەزمێکە تاسفیەکە، یعنی نابە ئازارە و تشتانە بۆ پاشوانجی کاربینە بۆنی دەم نایە لە تاقەیە بۆ ئەو ڕۆژە حەزکن هەوڵاتی کاربینە ئینشاءڵڵا. بەشداریکردنتان لە پێشنگانە سوودی بۆ ئێوە هەیە، ینی باشە دەستکەوتنین ئێوە وەک کامپانیا ئێمە مادەکە هەوڵاتی دن ناساندن، یعنی ئێمە وەک لاینە ئابووری مەکانتانە ناسێن بەڵێ بەرهەمەکە ناسەڕاستیژی بۆ ئێوە یعنی زیاتر ئێمە بۆ هەوڵاتی سوودمەند بە 2 ساڵە ئەم پێشنگایە بەهۆی پەتای کۆرۆناوە بە چۆڵی دەبیندرێت. سەرڕای ئەوەی داشکانی 130 تا لە 140 بۆ بەرهەمەکان کراوە، بەڵام قەرەباڵخی پێوە دیار نییە. بەشداروانی پێشنگاکە داوا دەکەن خزمەتگوزاری زیاتر بۆ پێشنگاکە دابین بکرێت تا هاوڵاتیان زیاتر سەردانیان بکەن. زۆر شتێ باشترە ماڵەکەت خەڵکی ناسێنێ بە خەڵکی ناسێنیت ماڵەکەت سیرەکەن معرەزیەوە کابرا لە جنوب هاتووە لە بەغاو هاتووە لە هەولێر هاتووە لە دووهۆکەوە دێت سیرەکە ماوادەکەت باشە خۆی بەدوای ماوادەکەت ڕاکات داوای موادی باش. ڕاستە زۆر کەس هەیە ئەڵێ من موادی سعری هەرزان بێ سعری گونجاو بێ بۆ فەقیر با ئیسفادەی لێ بکە. لە سنەوە هاتووین وەڵا ئەوڵا لە سنەوە بەشداری باشە و پێشنگانە بۆ ئێوە لێرە وەڵای ئەمە سێوەمین جارمانە هەر پێشانگا شرکەتمان کرد وڵا باش بۆ ڕازی بووین ترم جارە نازانیم زین ئەبێ بەچی شەواکەم جارێش هەر باش بێت. وەڵا داشکاندی هەیە چون لە پێشانگا شرکەتمان کردووە بە خاتریوە مردم لێ ئیسفادە لێ بکەن داشکاندنی لەسەرە لە پای بازاڕە زۆر هەرزانترە. ساڵانە پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەم ڤیستیڤاڵە دەکرێتەوە، دەرفەتێکی باشە بۆ هاوڵاتیان تا بە نرخێکی کەمتر کەلوپەلەکانیان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز دابین بکەن. ژووری بازرگانی سلێمانیش کە بەکارەکانی پێشنگاکە هەڵساوە دەڵێت ئەو جۆرە ڤیستیڤاڵانە دەرفەتی کاری زیاتر و هەرزانی زیاتر بۆ ناوچەکە فراهەم دەکات. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.